بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لێدوانەکانی مەسعود بارزانی کاردانەوە بەدوای خۆیدا دەهێنێت. لێدوانەکانی مەسعود بارزانی دەربارەی دۆخی هەرێمی کوردستانی پێشنیازێکی تێدا نەبوو بۆ چارەسەری دۆخی سیاسی هەرێمی کوردستان. بە بڕوای چاودێرانیش ئەم لێدوانانە دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئاڵۆزتر دەکەن. بە میواندارێک لە بەڕێزان قادر ڕزگەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە مەسعود عەبدولخالق توێژەری سیاسی تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لێدوانەکانی مەسعود بارزانی کاردانەوەی جیاواز لە سیناوخۆ دەرەوە بەدوای خۆیدا دەهێنێت. مەسعود بارزانی ڕۆژی چوارشەممە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا لە باشیک دەربارەی دۆخی ناوخۆی هەرێم و ڕێفراندۆم و ناوچە کوردستانی ئازادکراوەکان وتارێکی پێشکەش کرد. مەسعود بارزانی دەربارەی دۆخی هەرێم بەبێ ئاماژەکردن بە ناوی هێزە سیاسیەکان ڕایگەیاند ئێستا دۆختان باشترە یان پێش کودەتا، چەندی خۆتان ماندووکەن کودەتا بکەن هیچتان بۆ ناکرێت. مەسعود بارزانی دووبارە هەوڵی هەمواری یاسای سەرۆکاتی هەرێمی بە کودەتا وەسف کردووە. هیچ ئاماژەیەکیشی بە پرسی نایاسایی بوونی پۆستەکەی نەکرد کە ماوەی زیاتر لە ساڵێکە بە نایاسایی لە پۆستەکەی ماوەتەوە. مەسعود بارزانی داواشی کرد هێز و لایەنە سیاسیەکان بە دڵێکی پاک و مێشکێکی کراوە کۆ ببنەوە. دەربارەی پرسی ڕیفراندۆمیش بارزانی ئەوەی خستە ڕوو ئەگەر لەگەڵ بەغدا بگەینە ڕێکەوتن بە هیچ شێوەیەک ڕیفراندۆم پێویست نییە. ئەمە لە کاتێکدا پێشتر ناوبراو لە چاوپێکەوتنێکی سایتی ئەلمۆنیتەر لە مانگی سێم ساڵ ڕایگەیاندبوو پێش هەڵبژاردنی سەرۆکاتی ئەمریکا ڕیفراندۆم بۆ پرسی سەربەخۆیی دەکەین، بەڵام هەڵبژاردنی ئەمریکا تەواو بوو ڕیفراندۆمەکەش نەکرا. بەڵام پرۆژەکە قائمە و بەردەوامیش دەبین لەسەری وهیچ پۆستێکشێکی لێناوکە. سەبارەت بە پرسی ناوچە کوردستانی ئازادکراوەکانیش بارزانی ڕایگەیاند لەگەڵ ئەمریکا و عێراق ڕێککەوتوون لەسەرە و ناوچانەی دوای ئۆپراسیۆنی مووسڵ کۆنتڕۆڵ کراونەتەوە و ناوچەکانی پێش ئۆپراسیۆنەکەش قابلی گفتوگۆ نین. ئەم لێدوانەی بارزانی کاردانەوەی حکوومەتی عێراقی لێکەوتەوە و لە ڕاگەاندراوێکدا وتەکانی مەسعود بارزانی ڕەت دەکاتەوە. لە ڕاگەاندراوەکەی حکوومەتی عێراقدا هاتووە وتەکانی مەسعود بارزانی تاکلایەنانەیە و ڕێکەوتن کراوە لەسەر کشانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناوچەکانی پێش ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و ناوچەکانی پێش ئۆپراسیۆنەکەش بەپێی دەستوور یەکلایی دەکرێنەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاخەدر بە خێر بێن ئەگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. خوێندنەوەی بەڕێستان بۆ پەیامەکەی مەسعود بارزانی دەربارەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان چیە؟ زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە و خۆشحاڵم بە خێراتنی کاک مەسعود عەبدولخالق دەکەم. خۆشحاڵم کە بەیەکەوە لەو بەرنامەیەدا. زۆر سوپاس. لە ڕاستیدا پەیامەکەی بەڕێز بارزانی پەیامێکی تکرارە و پەیامێکی سیاسی چەند بارە بووەیە کە لە ڕابردوودا یعنی گوتارێکە لە دوای تەواوبوونی ماوەی ویلایەتی بارزانی و کۆبوونەوەی هێزە سیاسیەکان و بەر لە کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان لەسەر و پرۆژانێک کە بە مەبەستی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێشکەشیان کردبوون ئەو کاتە و لە دوای قۆبوونەوەی قەیرانە سیاسیەکە کە هۆکارەکە ڕوونا پرسی سەرۆکایەتی هەرێم و کورسیەکەی بەڕێز بارزانی بوو. هەمان ئەو پەیامەیە و ئەو پەیامە بەڕاستی پەیامێکی ئاشتی خوازانیە کە ئاراستەی هێز و لایەنە سیاسیەکان بکرێت. خەڵکی کوردستان و قیادەی سیاسی هێزە سیاسیەکان دەمێکە چاوەڕوانی ئەوە دەکەن کە بارزانی لە پەیامە سیاسیەکانیدا
هەڵوێستە لەسەر کێشەکان کەەوە ئاماژە بۆ چارەسەری کێشەکان کەوە پرۆژەی سیاسی بخاتە ڕوویان پرۆژەی چارەسەرکردنی یاکردنەوەی ئەو گرێکوێرانە بخاتە ڕوو کە هۆکاری ئەم قەیرانە سیاسیەنەوە قەیرانی داراییشیان لە هەرێمی کوردستان قوڵتر کردوتەوە. جیاوازی ئەو پەیامەی بەڕێز بارزانی لەگەڵ پەیامەکانی دیکە تەنها ئەوە بوو ئەم جارە بە ئاشکراوتی کە ئەوانەی داوای موچە و گوزەرانی باش و گۆڕانکاری لە بارودۆخی دارایی دەکەن ئەوانە هەڵپەڕکێ دەکەن واتە لە ڕاستیدا بێاحترامیکردن بوو بە تاکانی ئەم کۆمەلگایە بۆ کەسانەی کە دێنە سەر شەقام داوای مافە داراییەکانی خۆیان و داوای مافە سیاسیەکانی خۆیان دەکەن. ئەمەیان شتێکی تازە بوو لە گوتارەکەی بارزانی. من پێم وایە سەرکردەی سیاسی ئەگەر خۆی بە سەرکردەی سیاسی و خاوەن بڕیار بەدەست دابنێت واگەر مۆراڵی سیاسی هەبێت لە ڕاستیدا ناکرێت بەم شێوەیە ینی ئەم گوتارە ئاراستەی سەرکردە سیاسیەکانی کە یان پارتە سیاسیەکانی کە یاخود کۆمەلگاکەی بکە لە کاتێکدا کە خەڵکی کوردستان گیرۆدەی کۆمەڵێک کێشەی قوڵ و گەورە بۆتەوە. ئەمە قەیرانی دارایی و ئەمە بارودۆخی اقتصادی لە هەرێمی کوردستان و ئەمە قەیرانی سیاسی بۆیە ئەوەی کە چاوەڕوان کراو بوو لە گوتارەکەی بارزانی و پێشتریش لە گوتارەکانی دیکە پەیامێکی کە بوو بەڵام ئەم گوتارێکی زۆر لاواز بوو چ ئەوەی کە پەیوەندی بە ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان و ڕەوشی دارایی هەرێمی کوردستانەوەیە وەچی ئەوەش کە پەیوەندی بە پەیوەندیەکانی نێوانی هەرێمی کوردستان و عێراقەوەیە وەچی ئەوەش پەیوەندی بە چارەنووسی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانەوە هەیە. یعنی پێ دوای ئەم گوتارەی پێشنازێکی نوێ تیان نەبوو بۆ چارەسەرکردنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و قەیرانی سیاسی و قەیرانی دارایی؟ نەخێر بارزانی لە دوای کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان وتی ئەمام هێز و لایەنە سیاسیانە کودەتا دەکەن بەسەر شەرعیەتدا لە کاتێکدا کە ئەو خۆی بە نایاسایی بەبێ بوونی شەرعیەت بە زۆرەم لێ لە کورسی سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا ماوەتەوە واتە هەوڵەکان بۆ بە موئەسسەکردنی دام و دەستگاکان لە هەرێمی کوردستان بۆ دەرچوون لە قەیرانە سیاسیەکە بۆ چارەسەرکردنی یاساییانەی پرسی سەرۆکی هەرێم بۆ تێپەڕاندنی قۆناغەکە بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەدی نیشتیمانیەکان و یەکریزی هێزە سیاسیەکان و خەڵکی کوردستان ئەو هەوڵانەی کە بە شێوەیەکی یاساییانە دران کە هێز و لایەنە سیاسیەکان مەبەستیان بوو کە پەرلەمانی کوردستان مەرجعی یاساییەوە بەپێی یاسا مەرجعی سیاسیشە بۆی پەرلەمان بارکەکانی سەرشانی خۆی هەڵسێ لێەوە چارەسەری پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکرێ. ئەم هەوڵەی بارزانی لەلاەن بارزانیەوە ئەم هەوڵە بە کودەتا لێکدرایەوە پێشتریش هەر ئەم هەوڵەی بە کودەتا ناوبرده بوو و دوایەوە بارزانی هۆکاری کێشەکان ینی ئەوەی کە بۆتە هۆکاری قەیرانی سیاسیە ئەوەی هۆکاری قوڵبوونەوەی زیاتری قەیرانی داراییە بارزانی ئاماژەی پێنادا لە یەکێک لە کۆبوونەوەکانی بارزانی لەگەڵ یەکێک لە سەرکردەکانی ئەم وڵاتە بارزانی بە ئاشکراوەی وتووە کە ئەگەر هێز و لایەنە سیاسیەکان مەبەستی یەکێتی و زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی گۆڕانکاری بەسەر گوتاری سیاسیان دابێنن یا هەندێک لەو هێزانە بێن ئیتیفاقێکی تازە بکەین لەگەڵیاندا وەکو ئەو هێزانە و پارتی دیموکراتی کوردستان بۆ تەشکیلکردنی کابینەیەکی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان یان لانی کەم گۆڕانکاری لەو کابینەی کە ئێستا هەیە یاخود مەسەلەن ئەگەر ئەو هێزانەی کە هەموو ئەو هێزانە نایەن چەند هێزێکی کە دێ ئێمە ئامادەین پارە بێنین موچەی خەڵکی پێ بدەین ینی ئەمە دەلالەت ئەمە لێدوانی ئاشکرانیە کە لە مێدیا وترابێ بەڵام ئەمە لە ماوەکانی ڕابردوو لەگەڵ یەکێک لە سەرکردەکانی ئەم وڵاتە بارزانی ئەمەی وتووە وتوێتی ئەگەر گوتاری سیاسی هێزەکان گۆڕانکاری بەسەردابێ یاخود ئەگەر هێزی کە بێن ئیتفاقیەکی تازە بکەین بۆ چۆنیەتی تەشکیلکردنەوەی یان گۆڕانکاری بەسەر دەسەڵاتی جێبەجێکردندا ئێمە پارە دێنین بۆ بانکەکان و موچەی خەڵکیش دەدەین ئەمە بەڵگەیە لەوەی کە لەم وڵاتە پارە هەیە بەڵام بارزانی و پارتی دیموکراتی کوردستان سزای مالی خەڵک دەدەن و سزای موچە خۆران دەدەن سزای هەموو خەڵکی کوردستان دەدەن ینی بە خەڵک دەڵێن ئەگەر شەرعیەتی هێزە سیاسیەکان و شەرعیەت لە پەرلەمانەوە بەمانەوەی ئێمە نەدرێ ئێمە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ قوتی خەڵک دەکەین. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەڕێم بۆ لای بەڕێز دەگەر بچینە هەولێر لای کاک مەسعود. کاک مەسعود زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. خوێندنەوەی بەڕێزیشت بۆ پەیامەکانی بارزانی سەبارەت بە
وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان چیەوە پێ دوایە ئەم لێدوانانە چ کاریگەریەک لەسەر ناوماڵی کوردی لەسەر وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان دروست دەکەن؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ جەناب و سڵاو لە بۆ میوانە ئازیزەکەشێت. خۆی لە کوردستان جاران وابوو یان لە هەموو جیهان وابوو کە سەرۆک یان بەرپرز یان سەرکردەیەک وتاری هەبوایە دائیمەن مژدە و خۆشی هەبوو، هەموو خەڵک دڵخۆش دەبوو. ئێستا خەڵک زەندەقی لە وتاری سەرکردەکان چووە، بە هەڵچوونەوە، بە تووڕەیەوە، بە هەڕەشەوە، یعنی هەڕەشە لەو میلەتە فەقیر و هەژار و بێنانە دەکرێت، هەڕەشە لەو قوربەسەری دەکرێت، لەو مەغدورانە لەو مەزلومان دەکرێت. یعنی خەڵک ناحەقیشی نییە کە لی دەترسێ لەو هەڕەشانە، لەبەرەوەی زۆربەی سەرکردە و بەرپرسەکان زۆر نەرمونیانن لەگە دەور و بەر و جیهان و لەگە خەڵکی تر، زۆر ڕەقیشێن لەگەر ناوەخۆ. لەلایەکی تریش با بڵێن سایکۆلۆجیەتی ئەو وتارانە ئەو سەرکردانە زۆر جیایە. یعنی بۆ نمونە دوێنێ ڕۆژی لێبوردەیی بووە، یەک دنیا خەڵکی سیاسی گەورە گەورە داوایان لە سەرکردەی کردیا بە 5 دقەت جەنابەت ئیشت پێ هەڵ دەبی، بەس موبادرێک بکە خۆ پیشان دەرچەند لە مێژە هاوار دەکەن. کاتە چاوەڕێی وتارێکی زۆر خۆش بوون کە ئەو وتارە دێ بە ئینگلیزی پێی دەگوترێت دایڤێرج، لە هەولێرێ تعبیرێکی خۆشێ دەڵێن تواهو، یعنی زۆر لێک دوورە. ئەو تواهوەی هەولێرێ لەگە ئەو دایڤێرجەی با بڵێن مستەڵەحی سیاسی دووەلی زۆر لێک نێزیکە، یعنی یەکجار زۆر لێک دوور بۆ ئەوە لە چ دێ لەوەی دێکە وتاری ئەو سەرکردانە لە ڕاستیدا لە بۆ فەقیر و هەژار و میلەت نییە، ئاگایان لێ نییە، لە بۆ تەبەقەیەکی معەیەنە. یعنی ئەگەر جێڕەگری لە وتارانێک کە سەرکردەکان دەیدەن زۆر دوورە، یعنی کە قسەی وا دەکرێت ئی قەرنی 20ەمە، ئی قەرنی 19 یان ئی وەرگیراوی دەوڵەت. بۆ نمونە ئێستا ئەردۆغان ئەو جۆرە وتارانە دەکات، ڕئیسی دەوڵەتەوە یان فلان، یعنی ئێمەی فەقیری هەژاری هەر بە حەرێمێکەوە فەقیر و هەژارین. ئەو هەڕەشەی لە یەکترکردنە ئەخر نەدەستە سەری نەکرا و نەمانایەکی دەبی و نەسوودەتشی هەبی بۆ ئاسایشی نەتەوەی. بەڵێ، ینی بۆچی پێ دوایە ینی ئێستا سەرکردەکانی کورد لە ناوخۆ لەگەڵ یەک پێ دوایە ڕقن لەگەڵ بەچ بەڵگەیەک لەگەڵ دەرەوەش نەرمونیانن؟ وڵاگە دەبینی ئەوە لەوەتەی ئەم 15 ساڵی ڕابردوو 20 ساڵی ڕابردوو ئەوەی ئەسڵ بووە لە ناوخۆ ناکۆچی و ململانی و عینادێکی تند لەگەر یەکتر بۆ یەک دەمیژ، ینی ماوەی کەم دەبینی تێکڕایەک ئیجماعەکە ئەجنا هەر ناکۆچی، بەڵام لەگە دەوروبەر دەبینی زەغەدری گەورە گەوریانی بۆ نمونە بەغدا ئەوە دەرن موچیان لێ بڕینە، نازم مادەی 140 تێبەچی ناکە، ئیلتزام بە هیچ ناکە. وەزیری دەرکردن، ینی وەزیرەکییان دەرکرد کە گوایە خەتی سوورە، دوایە دەریش کرد. ئەو دەبین هەمووشیان منافەسەیتیان لە بۆ بەغدا دەچن و ئیتفاقیشی لەگە دەکەن و نەرم و مەدحی یەک دەکەن و لەوێ زۆر ینی هیچ لە گۆڕی کەچی لە بۆ ناوەخۆ یەک هەنگاو لە بۆ یەک نەس، یعنی وەکو خۆم وەکو هەموو خەڵکی کوردستان حەزیان لێ ئەو سەرکردانی ئەوەندە مراجعی بەغدا و ئەنقەرە و تاران و ئەو شوێنانە دەکەن، هەر ڕۆژێ جارێک سەردانی ئەوێ دەکەن، سەردانی یەکتر بکەن باشە. ئەوە هەموو خەڵک، یعنی ئەوە وەسیەتی هەموو سەرکردەکانی قەدیم و نوێمن. بڕۆ لە ژنەکی بپرسە کە خوێندەواریش نێبی کە ڕێز زۆر جێگەی ڕێزە، یەکسەر بووەت پێ دەدرێت کاکە ئەوە هیچ سوودی نییە ئەو ئەنقەرە و بەغدا و ئەوە. بەڵێ 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 دواتر دەگەڕین و لای کاک مەسعود. کاک قادر ئەگەر بگەم و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە پێشتری ئێستاش داوای کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەکرێت لەیان بەشێک لە سەرکردەکانەوە، ینی ئێستا دۆخەکە لەبارە بۆ کۆبوونەوەیان هێزە سیاسیەکان یاخود دەبێت چ زەمینە سازیەک بکرێت بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان؟ گۆڕانکاری سیاسی لە گوتاری سیاسی هێز و لایەنە سیاسیەکان ڕووی نەداوە کە ئەمەش پەیوەستە بە ڕوونەدانی گۆڕانکاری سیاسی لە پەیامی بارزانی و لە گوتاری بارزانی و خودی بارزانی و پارتی دیموکراتی کوردستان.
ئەوەی کە لە دەستپێکی قەیرانەکە وتیان و پارتی دموکراتی کوردستان ئێستاش هەر ئەمە دەڵێنەوە هیچ کەنیە جگەل لە پارلەمان نا لانەکانی کە من هەز دەکەم کە پێم وایە کە لانەکانی دیکە ئامادەگی زیاتریان تێدایە تەنانەت لەو گوتارەی کە پێشتریش هەیان بووە لەو پرۆژانەی کە پێشتریش هەیان بووە ئامادەی مرونەتی زیاتریان تێدایە لەو مرونەتە زۆرەی کە لە پێشتریش نواندویانە بەڵام کێشە ئەوەیە کە هیچ گۆڕانکاریەک بەسەر ئەجێندای پارتی دموکراتی کوردستان دا نەهاتووە بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان وە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کاراکردنەوەی دام و دەستگاکانی دیکەش و دەستەبەرکردنەوەی یەکڕیزی نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا بۆیە تاکو ئەجێندای پارتی دموکراتی کوردستان گۆڕانکاری بەسەردانەیە ممکن نییە کە بتواندرێت هەوڵەکان بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان ئەنجامی دڵخۆشکەریان لێ بکەوێتەوە کە هەموو هێز و لانە سیاسیەکان قوبوڵیان بێ و کۆکەرەوەی هەموو هێز و لانە سیاسیەکان بێ کە ئەم قۆناغا لێمان دەخوازێ ئەم قۆناغی ئێستا لێمان دەخوازێ و بیانی لەبەرەوە کە ئێستا کورد یەکگرتووی لەدەست داوە پەرتەوازەی ناوماڵی کورد هەیە و دەمێکە هەموو سەرکردە سیاسیەکانیش ضرورەتی کۆتایی هێنان بەو پەرتەوازەیە بەیان دەکەن دەیڵێن و دەیڵێنەوە خودی بارزانی خۆی چەندین جار وتویەتی بەڵام وەختێک بەڕێز بارزانی کە باس لەوە دەکا داوا لە هێز و لانە سیاسیەکان دەکا کە ناکۆکیەکانیان کۆتایی پێبێنن بۆ خۆشی باش ئەو ڕاستیە دەزانێت کە هۆکار و فاکتۆری ناکۆکیەکان چییە پێویست بەوە دەکا کە بەڕێز بارزانی پرۆژەیەک لە گوتارەکانیدا پرۆژەیەک بەیان کات کە ئاراسی هێز و لانە سیاسیەکانی بکات و پێویست بەوە دەکات کە بەڕێز بارزانی و خودی پارتی دموکراتی کوردستان تاڕادەیەک مساومەیان تێدا بێت کەوان ئامادەی هیچ مساومەیەک نینە لە کاتێکدا کە هۆکارەکەش ئەمانن سەبەبی کێشەکانیش ئەمانن ئاڵۆزبوونی زیاتری بارودۆخەکەش هەر ئەمانن و چارەسەریش لای ئەوانە چارەسەریش لای ئەوانە چۆن بە شێوێک چارەسەر لەبەرەوە چارەسەر لای ئەوانە تاکو پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەر نەکرێ پەرلەمانی کوردستان کارا نابێتەوە واگەر گۆڕانکاریش لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکرێ بەڕێز سەرۆکی پەرلەمانیش بگۆڕێ هەر سێ کەسەکەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕدرێن بەبێ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ممکن نییە نێوانی لانە سیاسیەکان ئاسایی ببێتەوە و پەرلەمان کارا بێتەوە پرۆسەی سیاسی بکەوێتەوە سەر ڕاستەڕێی خۆی بۆچی لای ئەوانە لەبەرەوە ماوەی یاساییەکەی بەڕێز بارزانی بەسەر چووە هێز و لانە سیاسیەکان پرۆژەیەکیان هەیە ئەو ینی پرۆژەیان هەیە پرۆژەکەیان لە پەرلەمانی کوردستان تەقدیم کرد پێشکەش کرد خوێندنەوەی یەکەمی بۆکرا نیساب دەستەبەر نەبوو بۆ خوێندنەوەی دووەم و تعدیلی پرۆژەکە ئەمان دیدی سیاسی خۆیان دیدگای خۆیان بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم خستۆتە ڕوو بۆ چەسپاندنی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان خستۆتە ڕوو ئەی دیدی پارتی دموکراتی کوردستان چییە بۆ کۆتایی هێنان یان بۆ پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دیدی سیاسی ئەوان چییە تاکو ئێستا دیدی سیاسی ئەوان لە چوارچێوەی پرۆژەیەکدا نەخراوەتە ڕوو ئێمە دەزانین کە دیدی سیاسی ئەوان مانەوەی لە مانەوەی نایاساییە لەسەر کورسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و تێپەڕینی کاتە وەقت کوشتنە و چاوەڕوانی ئەوەیە کە هێز و لانە سیاسەکان بەیعەت بە بارزانی دەم بڵێن بارزانی تۆ مەرجعی قەراری و یاسا بەهای نییە لە بەرامبەر کورسیەکەی تۆ و لە بەرامبەر دەسەڵاتەکانتدا ئەمە تەنها بۆ چا دەبێ خودی بارزانی و پارتی دموکراتی کوردستان ئامادەی ئەوەی تێدا بێکە بڵێت ئێمە لەو هەموو دەسەڵاتانەی کە وەکو دەسەڵاتی سەرۆکی هەرێمی کوردستان لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان داهاتون ئێمە ئامادەگیمان تێدایە چوار لەو دەسەڵاتانە سێ لەو دەسەڵاتانە بەڵام لە دەسەڵاتە فیعلیەکان نەک لە دەسەڵاتە شکلی و پرۆتۆکۆڵیەکان کە بکەینەوە. بەڵێ سوپاس دەکەم دەچین و لای کاک مەسعود لە هەولێرەوە. کاک مەسعود بەڕێز باسی سەرکردەکان کرد نمونەی ئافرەتێک کە تێناوە کە باس لە مەسەلەی نمونەی سەرکردەکان دەکا فەرمووە گەرە درێژە بە قسەکانە دەی. هۆی باسی ئەوەمان کرد کە مەبەستمان ئەوێت وەسیەتی سەرکردە قەدیمەکان وەسیەتی شەیدان ئەوانەی کە ئەعدام دەکرێن دەبینی وەسیەتە چینارەتەوە دایمەن داوای کردێک کە کاکە لە ناوە خۆتان نەرمونیان بێت
يعني ئێستا ئەو ئەزمونەی ئێمە هەر لە کوردانی قازاخستانە تا دەگاتە لەبنانە تا چاویان لەو ئەزمونە ئێرە ئەو ئەزمونە ئێرە زۆر بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئیتیجاهێک دەڕوە ئەوەی خەبیرە کە تێ تەمەشای وەزعی کوردستان دەکا هیچ سەری لێنە بەس یەک تەفسیری هەیە ئەیش درێ ئەو قیادەیە بڕیاریدایە ئینتیحار بەخۆی و بەو لەوەی زیاتر ینی شتشکی لێ ناخوێندرێتەوە ئەوەی ئەو جارە ئەزمموی کوردستان وا تێک دەدا بەڕاستی تەبقەیەکی گەندەڵی ناپاک دەستەشی نائەمین لەو کوردستانەی کە دەستی بەس خێر و بێرات داگرتیە کۆتایی بە ئەزمموی کوردستان هینا ئەم پێم وایە ئەوەی لە من دیارە ینی ساڵێکی تر نابە ئەو ئەزمونە بەرەو تێکچوو ناوەکەوەی ئێستا دەیبینین و گەندەڵی سەرکەوتوو بوو بابێن ئەو تاقمە تەبقەیە سەرکەوتوو بوون لەوەی ماڕ و سامان و خانووی گەورە و پرۆژەی گەورە گەورە لە جیهان و پارە دزین و ئەنە زۆر سەرکەوتوو بوون بەڵام لە بۆ پرۆژەی نیشتیبانیان تێک پێکشکان ینی کرا قوربانی یان دەتوانانی بە جۆرە تعبیرێکی قسە بکەین لە کوردستان دوو پرۆسە هەبوو پرۆسەیەکی ئیسلاحی و بەرەو دەوڵەت دروستکردن کە زیاتر میلەت و هەژار و پێشمەرگە و ئەنفال و ئەوانە بوون تەبقەیەکی تریش ئیشی لەسەر گەندەڵی و دزی دەکرد لە کۆتاییدا تەبقەی گەندەڵی دزی زاڵ بوو بەسەر تەبقەی چاکساز و ئەوەی بینای دەوڵەت دروستکردن بکە ینی نیشانەکانیشی ئەوەیە ئەوەی گەندەڵی ویستیتی لە کوردستان ئەوە بووە بۆ نمونە پەرتەوە گەندەڵی پێویستی گەندەڵی و دزی لە وڵاتێک دەکرێت کە پێویستی بۆیە پەرتەوازەیە بی یاسا سەروەر نەبی دیموکراسی نەبی سوپا و چەکداری جودا جودا هەبی هەر کەسە و هێزێکی هەبی و بێسەر و بەریبی ڕێک ئەوانە کرایە و زیاتریش ئەوی ئیتیجاهی دووەم کە بینای دەوڵەتداری بووە لە کوردستان ئەوەی ویستیتی یەک ڕێزی هەبی نیزام هەبی پاچی هەبی دەست پاچی هەبی هێزەکانی یەک بن ئاسایشی نەتەوەی مانای خۆی هەبی ئەوە نەکرا تا ئەوە لەوە بووە 20 ساڵ نەکرا تازە ناکرێ دەبی ئەوەی ئەعلام بکەین ئەگەر ناوەشمان لێ دەنێن ناومان لێ دەنێن ڕەشبین ناومان لێ دەنێن ئەوە ئاش بەتاڵی بەخۆی کرد هەرچی ناوەکی لە ئێمە دەنێن تەواوە من وەکو ئەو قیادەی خۆمان بناسم کۆتایی هات ئەزمموی کوردستان پاشی ماوەیەکی ترە من دڵنیام ساڵێکی تر نابە وەزعی کوردستان زۆر خراپ دەگۆڕێ وەرە و هەردێرەی زۆر خراپ دەڕوا ئەوە مووسڵ تەواو دەبی لە پاش مووسڵ هەموو خەویرەکان ڕاییان وایە کە کوردستان تووشی دۆخێکی زۆر سەخت دەبی و بۆسەی لە بۆ دانرایە ینی ئێستا هەر نمونەی تورکیا بینین ئەوە ئەردۆغان زۆر باشکە درێ ئەو لۆزانەی دانیشتین ئیتفاق نەکرا ئەمە دەبێ ئیتفاق بکەین کە نە سووریا نە عێراق نابی دەستکاری بکرێ واضح دارە بەماعنا دژی هەموو متەطەلباتی خەڵکی کوردستانی هەموو پارچەکانە یەکەتی ئەو ئێستا بوویتە مەرجە ینی ئێمە ئەوەندە قسەی لەسەر یەکتر دەکەین یەک کەس نییە قسەی لەسەر ئەو موعامەرە گەورەی بکە کە بەڕێز ئەردۆغان و تورکیا بابین دەستی پێکرد یعنی لە هەموو لایەکی موعامەرەکان دیارە بەرەو ڕووی کوردستان دەیوە سەرکردایەتی کوردیش خەریکی ناوە خۆیان دیتر جێت لە وتاران دەبی بەرامبەر یەکتر چی دەرێن ئەکاتە بە هەموو حیساباتێک هەرێمی کوردستان بەرەو هەڵدێرێکی زۆر مەترسیدار دەڕوە زۆر باش ینی پێ دوای هەڵدێرەکە چۆنە ینی ئەزمموی کوردستان بەرەو داڕوخان دەچێت لە چ ڕوویەکەوە ینی بەم شێوەیە هەرێمی کوردستان نامێنێتەوە یاخود کاتێککە و سەرکردانە خۆیان وەکو سەرکردە بەسەر چوون هۆی ئەوە هیچ سەرکردەکانی ئێمە سەرکردەی سەردەمی جەنجی ساردان ئەو زۆرە تەبیعات و ئەو جۆرە ڕق و عیناتی لەگە یەکتر ئەوەی سەردەمی جەنجی ساردە ئێستا لەو دنیایی بگەڕێی بە چراش قیادەتی نابینەوە ئی سەردەمی جەنجی سارد هەموو گۆڕایە ئیمە ناگۆڕێ ڕاستی کە ناگۆڕێ مەمنونیش نییە لەو میلەتەی لە هەموو ڕوویەک شکستی هینایە لە هەرچی ڕووە یعنی لە تاریخی ئەو 20 ساڵەی بگەڕێ یەک شانازی نییە لەو وڵاتەی کە برێ ئەو قیادە کردیتی یەکەتی مەمنونیش نییە یعنی هێشتان ئەو بەمنەتیشان ئەو تووڕەیە لەو میلەتە فەقیر و هەژارەی تووڕە نییە لە دزەکان تووڕە نییە لەگەر ئەوانەی کە قاچاغیان لەگە داعش کردیان تووڕە نییە ئەوانەی کە خیانەتی گەورە دەکەن مەلەفیان هەیە چیش لەوانە توور لەو میلەتە هەژار و فەقیرەی تووڕە ئەو قیادە کەوابێ ئێمە ئومێد نما سیقە نما ینی لە بینی قیادە و میلەت بەیەک جار سیقە نما لە بینی قیادەکانیش خۆ بەخۆش سیقە نما ینی ئەم باشترین نمونە
يعني بابلي سركردي حزبك سيقي بحزبك خوشين نمونه لبودين بو نمونه تستنا بغدا صار بيس قيادي خوي لغرا دوسي سرك حزبي لا انا كاين كشي لغرا سيقي بوانا ندتي بجدا دادنش لغا عبادي بجدا دادنش لغا خامنائي بجدا دادنش بطاقتنا لغا اردوغان يعني او جوره تنها معناه او سيقي بو اوان سيقياني با عبادي فريقي لخوي لغري قدنا امادني بتنها لغا دانش فريق بس كرد دتي يك لجماعه خوي جدا دبتوت بمعنى معناه هي ثقتي لساو ملتين لسا قياده كان يدور بري خوشين لغا خوشين وكزنا زين تسد قوتري باشي دو مانك سي مانغان اوجد زين دبينين اتفاق كرايا شخصيه اتفاق كرايا حزبيه اتفاق كرايا كزنا زني او ازموني سركردايتي اما بو لو فتره استاتيليات استا اما جيشتنا قوناغك اتفاقيه كرايا لقى امريكا وعراق ماده كاني ريك هالديرانا لبو كردستان بەڵێ سپاس دەکەم دواتر قسەی زیاتر لێسەر دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتر بێن. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لەخۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی مۆبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزەکە قەدرێک بەرەم و لای بەڕێز ئەوەی کاک مەسعود باسیلێک لە مەسەرەی دزی و گەندەڵی بەوتونی بەرژ گەشتوتە واقعارێک کە هەرێمی کوردستان گەڕانەوە بۆ دواوەنی بەرەو هەڵدێری دەبات حەجمەکەوەندە زۆرە بێگومان ینی فەسادی بێسنوورە لە ڕادەبەدەرە ینی بە هەرێمی کوردستان بۆ خۆی زەلکاوێکە ینی فەسادی لە هەموو سێکتەرەکاندا هەیە لە هەموو بوارەکاندا ئێمە لەو بارەیەوە نمونەی زۆرمان پێەیە سەیری داهاتی نەوت کە نازانی ماگانە چەند نەوت دەچێتە دەرەوە وە کولفەی تێچوونی بەرمیلێک نەوت چەندە خەرجی گواستنەوە چەندە خەرجی ئەمبارکردنی چەندە شایستە و ئیستحقاقی کۆمپانیاکان چەندە یعنی پێدووە بەشێکی زۆری بنمونە هەر بە نمونە ئەمە ینی ئەمە داهاتی سەرەکی هەرێمی کوردستانە بێگومان بۆ نمونە ئاشتی هەورامی وتی ئێمە 20 میلیارد دۆلارمان سوتاندووە خۆ 20 میلیارد دۆلارەکە نەسووتێنراوە لە ڕاستیدا ینی هەر 20 میلیارد دۆلارەکە کۆی ئەم پارەیە نەدراوە بە سوتەمەنی بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبە لەبەرەوە گرێبەستێک چیاچەند گرێبەستێک کراوە ئەو گرێبەستەی بۆ ئەو مەبەستە کراوە ینی گرێبەستێکە ناوەڕۆکێکی فەسادانەی لە خۆ گرتووە یا مراعاتی ئەم گرێبەستە کراوە بە خاتری بەرپرسێک و ئەگەر بەرپرسەکە خاوەنداریەتی ئەم کۆمپانیای نەکردبێ لە پشتی کۆمپانیاکەەوە بووە بەشێک لەو پارەیە مەبەستی من ئەوەیە بەشێک ئەو پارەیە بە کاش بۆ گیفانی شخصێک یان بۆ گیفانی تاقمێک چووە ئەمە بێگومان گەندەڵی مەترسی گەورەی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە و من پێشم وایە لە ئێستادا شتێک نییە بە ناوی دەسەڵاتی سیاسی و هاوڵاتی لە وڵاتە
هەست بەوە ناکا کە دەسەڵاتێکی سیاسی هەیە فەرمانڕەوایەتی دەکات لە چوارچێوەی باشووری کوردستان یان هەرێمی کوردستان ئەمەی کە هەیە دەسەڵاتی تاقمە. چونکە ئەگە دەسەڵاتی سیاسی بە هاوڵاتی هەست بەبوونی دەسەڵاتی سیاسی ناکە بۆ هەست بەبوونی دەسەڵاتی سیاسی ناکە لەبەرەوەی ئەوەی واجبات و ئەرکی دەسەڵاتی سیاسیە بەرامبەر بە کۆمەلگا بەرامبەر بە هاوڵاتی ئەمە لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە ڕایی ناکرێت کەواتە هاوڵاتی هەست بەبوونی دەسەڵاتی سیاسی ناکە ئەوە جگەی لەوەی کە ئێمە نەماتوانیەوە بونیادی نیزامی سیاسی لە وڵاتە بنین بونیادی بوونی دام و دەستگا لە وڵاتە بنین. بۆیە یعنی ئێمە باس لە مەسعود عەبدولخالق باس لە ئەزمونێک دەکا ئەو ئەزمونە سەردەمانێک باسی لێوە دەکرا کە ئەمە ئەزمونێکی بێوێنەیە و دەکرێت عێراق چاومان لێ بکاو و ئەمە ئەزمونێکی بێوێنەیە کە لە ناوچەکەت دەگمەنە و نمونەی نییە و وڵاتانی دەوروبەر مەترسی گواستنەوەی ئەو ئەزمونەیان هەیە ئەم گوتارە گوزەشت ینی تێپەڕی لە ڕاستیدا چونکە ئەوەی کە ئێستا ئێمە دەبینین پێچەوانەکەی ڕاستە. ئێستا ئێمە نمونەی چی؟ ئێستا ئێمە نمونەی ینی حکومڕانیکردنی تاقمێکی فەرمانڕەواین کە ئەم تاقمی فەرمانڕەوایە تەنها لە خەمی خۆدەوڵەمەندکردندایە. ئەم تاقمی فەرمانڕەوایە بەزەیی نییە بەرامبەر بە ویژدانی نییە بەرامبەر بە هاوڵاتیانی ئەم وڵاتە. ئەم تاقمی فەرمانڕەوایە خاوەنی پرۆژەی نیشتیمانی نییە خاوەنی استراتیژی نیشتیمانی نییە. کاک عەبدولخالق کاک مەسعود عەبدولخالق باس لەوە دەکا کە کۆبوونەوەکان بۆ لە چوونی وەفدەکانی هەرێمی کوردستان بۆ دەرەوە کۆبوونەوەی دوو قۆڵی ڕوودەدا بۆ ئەم کۆبوونەوە داخراوە. ئەمە بەداوای لێبوونەوە مەوزوعەکە ئەوە نییە کە ئەم سەرکردانە متمانەیان بە یەکتر نییە. ڕاستە متمانەی سیاسی لە نێوانی سەرکردە سیاسیەکان بوونی نییە و متمانەی سیاسی لە نێوانی هێزە سیاسیەکان بوونی نییە و متمانە لە نێوانی هاوڵاتی و دەسەڵاتی سیاسی بوونی نییە وەک سەرەتاوتم. بەڵام ئەمە لە چیوە سەرچاوە دەگرێت؟ لەوە سەرچاوە دەگرێت کە ئەم سەرکردانە پرۆژەی نیشتیمانیان پێ نییە ئەم سەرکردانە استراتیژیەتی نیشتیمانیان نییە و ئەوان بەدوای استراتیژیەتێکی نیشتیمانیەوە نەکەوتون و ئەم کۆبوونەوە داخراوانە دەلالەت لە کروزانەوە دەکات لە بەردەم سەرکردەی مقابلی لە بەردەم سەرکردەی بەرامبەری. بۆیە لە ڕووی نایە کە ئەو لەگەڵ دەور و پشتەکەی لە کۆبوونەوە لەگەڵیاندا باس لە پرۆژەی گەورە دەکات باس لە ئامانجی نیشتیمانی گەورە دەکات بەڵام لە بەرامبەرەکەی بکڕزیێتەوە لە بەرامبەرەکەی بە کەمترینی دەستکەوت ڕازی بێ. بۆیە کۆبوونەوەکان ئەمە خاڵێکیان خاڵێکیش ئەوەیە کە بابەتەکە دەستکەوتی شخصیە اینجا دەستکەوتی حیزبیە بۆیە ئەمە ڕوودەدا یان لە نمونەی گرێبەستی 50 ساڵە ڕوودەدا کە ئێستا مێدیا باس لە پشکەکانی ئەم گرێبەستە دەکات. باڵە سوپاس دەکەم دواتە گەڕێمەوە لای بەڕێز کاک مەسعود گەڕێنەوە لای بەڕێزتان ینی پێ دوای ئەوەی کە بەڕێز دەڵێ ئێستا ئەزموونی سیاسی هەرێمی کوردستان بۆی گەندەڵی دزیەوە بەرەو هەڵدێر دەڕوا یعنی تەنها کاریگەری لەسەر باشووری کوردستان نییە کاریگەری لەسەر پارچەکانی تری کوردستانیشیە لەسەر خەباتی پارچەکانی تری کوردستان؟ خۆی ڕیسالەی تاریخ قانون و نصوصی دینیش پێمان دەرێت فاسید قەت سەرکەوتو نابی لە هیچی شەکی على الإطلاق هەرچی ئومێدی بۆی هەبی فەساد و فاسید و گەندەڵ و دز سەرکەوتو دەبی بەمەعنا هیچ علومێکی لەبارەی تاریخ لەبارەی نصوصی قورئان و نصوص تەورات دەرێ ئینجیل دەرێ ڤیدیا دەرێ براهیمای هەندی دەرێ هەمووی باز لە فەسادی دەکەن کە سەرکەوتو نابی و ئیسلاحیش نابن و نابی ئومێدیشت پێبی و ڕاستی دەرچوو ئەو کتێبانە هەموو دەیبری 100% بەڕاستی ڕاست دەرچوو ئەوە ئەزموونی کوردستانەکە لە هیچ ڕوویەکی سەرکەوتو نەبوو و لە داهاتوشدا شکستی زۆر گەورەتر بەڕێوەیە یعنی ئێستا ئێمە لە شکستەوە بەرەو شکست دەڕۆیت هەر بە نمونەکی سادا ئەو پارتەوازی ئێستا کە من دەرێم هەڵدێرە ئەوە نییە جێیشێک بێ من لە کوردستان بێ نا جێیشی ناوێ هەر لە ناو خۆ داخوراوە لە ناو خۆ گەندەڵیەکەی لە ئینهیاردایە بۆی هەر کەسە ئێستا لە خەمی خۆیتی ئێستا لەبەرچی میلەت داوا دەکە کاکە ئەمیش دەبی چارەی خۆم بکەم بۆ نمونە هەر تاقمە و جەماعەتێک ئێستا لە خەمی خۆیتی عیلاقات لەگە ئەو دەوڵەت تۆڵەت دروست دەکە میلەتیش بێ ساحب مایتەوە ئێدەری ئەمیش دەبی چارەی خۆم بکەم لێی ناگەڕێ تەمەشاکە ئێستا ئەوجارە با بڵێن ئەوە خۆپیشاندەرانی سلێمانی گوتیان ئەمە ڕێی بەغدا ئێستان ئەو حەل نەبووە ئەم پێش ساعتێک لەوە پێش جێم لێبوو سەرکردەکی عەسکەری گەورە حەیدەر شەشۆ دەرێ ئەگەر پتا 2 ڕۆژ 3 ڕۆژ کە ناوی هەموو هێزەکەم کە لە شنگارە
نێخێت سا هێزی پێشمەرگە کە ساڵەکە چاوەڕەکەم دەرێ ڕێی بەغدای دەگرن کاتە ئەوە بووە ئەتیادی هەموو حیزبەکانیش بەبێ ئیستیسنا بە پارتیەوە بە یەکێتیەوە بە هەموو گۆڕان هەرچی ناوی دەینێ هەمووی ڕێی بەغدا دەگرێت هەر کەسە و لەبەرەوەی لەناوە خۆ کە مەرجەعەک نەمینێ برا گەورەک نەمینێ کۆکەرەوەیەک نەمینێ هەر کەسە ڕێی ئەو لای دەگری لەو ناوەش معنە حەشتی کوردیش پەیدا دەبی جاشایەتی پەیدا دەبی ئێ بە معنە تێگڕوخان چۆنە ڕوخانە ئەوە دەژڕوخێ ئەو دەجە بەو شێوەش کە ئەو سەرکردانەش چاکە چێن لەسا و میلەتەی نیە ڕەنگە میلەت ئەو کاتی لە جیاتی خۆپیشاندن هەر لێشیان ڕاپەڕی زۆر ئەو قسانەی دەکەین زۆر ناخۆشە ڕەشبینە بەڵام چۆن پێش دوسێ مانگ لەوە پێش سارێک لەوە پێش باسمان کردێ کاکە وا ڕوودەدا چۆن باسی نەوتمان کرد وا هاتە دی چۆن باسی قەیرانی ئابوورینمان کرد هاتە دی ئەوەی وعد و بەڵێنی دەسەڵات هیچی نهاتە دی ئەوی ڕەوشان بیر و ئەوی ڕەخنەگرەکان هاتە دی ئەوەش وا دێتە دی بەڵام ئەوە نهایەتی تاریخ نییە ئینشاءڵڵا پاشی ئەو ناخۆشیانە خۆشیێکی گەورەتر دێتە پێش وا دەبینم ینی پاش 3 ساڵ 4 ساڵ بکە پێدەچی ئەو کاتی ئەمە لە کۆر ئەو قیادانە دەبینەوە لە کۆر ئەو جۆرە قیادە قەدیمانە دەبینەوە کە هەر عینادی و ڕق و قینیان لە دڵیەکە هەموو لە گەرێکتر قیادەی نوێ جیلێکی نوێ پەیدا دەبی و دەستێکی ئەمین پەیدا دەبی ینی دەستێکی ئەمین سەرپەرشتی ئەو ماڵ و سەروەتە زۆرەی کوردستان دەکا ئەو کاتی بینایی دەوڵەتی کوردستانی ئیشاڵڵا لەسەر دەستی ئەوان دروست دەبی زۆر باشە پێ دوایانی ئێستا ئێمە دەستێکی ئەمینمان نییەوە سیستەمەکان بووی گەندەڵە بۆی چاوەڕێی چاکبوون و سەرکەوتنی لێ ناکرێت هیچ گومانی نییە یەک کەس لەو کوردستانی ناتوانانی برێ ئەو سەروەت و سامانەی کوردستان لە دەستێکی ئەمیندایە کەس ناتوانانی برێ ئەو مەلەفەی وەتەنیەتی کوردستان لە دەستێکی شارەزادایە کەسەوەی نات لەبەرەوەی ئاشکرا دیارە هیچ شکوگومان لەسەوەی خۆ خۆشیان وەدرێن نزیکەی 2 مانگە بەڕای من ئەو قسە و گفتوگویانی ئێستای ئێمە لەبارەی گەندەڵی زیادیشە لەبەرچی لەبەر ئەوەی دەسەڵ بەخۆش دەرە وڵاکاکە دزی دەکەین بەس بۆ ئێوە بەس تەنها نایمەدین ئەدی ئەوەی شریک منە ئەو فلان چیر ئەلحەمدە شریکیان باش هەیە ینی لە سلێمانی هەیە لە دهۆک هەیە لە کەرکووک هەیە یعنی لەو ناحیەی ئەوانە زۆر ڕێکن دەرەی برانە ئێستا برا بەڵ لەگە یەکترایتیان لەسەر ئەساسی وەتەنی وایە لەسەر دەکەوتی بەڵام کە دێ بابی وەتەنی پەرت و بڵاون کە دێ سەر گەندەڵی دزی ڕێکێن دەرەی برانە ئیشیان جوان یعنی بەسەند غەڵەتی تێدا نیە ئەو زۆر بەداخەوەی وە دەبین هەتا ئێستا بەو شێوێ ئەواش پێشبینی ئەوەی دەکرێت کە تووشی هەڵدێربی و ئەزمونێکە هەموو کوردستانی خستە خەتەر لەبەر ئەوەی هەموو دنیا یان لە هەرجێک کە حرەکەک دەکرێت دەنکاکە ئێوەش وەچی ئەوان دەبن کاتە کاریگەریەکەی یەکجار زۆر مەترسیدارە بەڵێ زۆر باشایی بەرز باس لە هەڵدێر بۆ ناوچە دابڕێنراوەکانیش کە ناوچە کوردستانیە ئازاد کراوەکان یعنی ئەم ناوچانەش بۆی سیاسەتی ئێستای سەرکردەکان لە خەتەردان دەزانین چۆنە لە پاش نەمانی داعش تەمان ئەوە ڕێککەوتنێک کراوە لە ڕێککەوتنەکە ینی هەر یەکێک باێ تو ئاخر کارتە لە دەستت ئەو بەڵێ بەڵێ تعاملی ئینسانی لەگە دەکا تعاملی سیاسی لەگە ناکە ئەگەداربی دەبی زۆر ئەو کارتە بە چەند بە ئاسانی دۆڕایە چەند هەشت مادەی تێدایە بە کوردیەکەی 7 پەڕیشە بە ئینگلیزیەکەی هەتا ئێستا سەرکردایەتی کورد بڵاوی ناکاتەوە ئەم داوای لێ دەکەم بڵاوی بکاتەوە ئەگە ئەوە ڕاست نییە لەو ئیتفاقیە مادەی 6 هاتێ دەرێ هێزی پێشمەرگە لەو شوێنانێک کە ئێستا دەگری دەکشێتەوە ئەگەر وا ئیمزا نەکرایان پێم خۆشە سەرکردایەتی کورد ڕێککەوتنەکەی با بڵاو بکاتەوە بنین کاکە عەبادی ئەمریکا تو درۆی دەکەی ئەوتە سەرکردایەتی ئێمە ئەو نوع ڕێککەوتنەی نەکردیە بەڵام کە کردیت دۆڕاوە دۆڕاندنەکە لەوەیە کە لە پاش مووسڵ ئیتیفاقیەکەش خلاص دەبی یعنی ئەمریکا هیچ ئیلتیزامێکی بە کوردستان نامی زۆر بەداخەوە ئەو کەنا هەندێک کەناڵێ ئەو خەڵکی چاواش دەکەن چەند گوناحە بۆ ڕاستیەکەن بە خەڵکی نارێن ئەوە ئوستازانی جامیع هەموو ڕێککەوتنەتان دیتێ بۆ قسەی لەسەر ناکەن کە چنە ئاوەکە خاڵێکی تریش هەیە ئەمن ئەوم هەر زۆر پێ زۆر گەورەیە کاتە ئێستا باسمان نەکرێ حەزشم نەدەکرد باسیکەم ئەویش ئەوەیە وەکو حەشدی شعبی وەکو ینی بابن هێزی تر هێزی پێشمەرگەش نایەن بچنە ناو مووسڵ بە معنەی چیە
ئەدی چ دەچی وڵا هێزی نیزامی دەچی کاتە هێزی پێشمەرگەش لەو ئیتفاقی بە هێزێکی نیزامی دانەندرایە ئەم بوومایە هەموو نقطەکانم قبول کرا ئەوم قبول نەدەکرد کە هێزی پێشمەرگە بە هێزێکی نیزامی دانەندرێ ئەوە لە زمنیەگە ئیتفاقیەکەی بخینەوە دەبینی وە سەرکردایەتی کوردیش قبولی کردەوە تا ئێستا ینی هەستیشی پێ نەکرێ ئەوانە هەموو نیشانەی ئەوەیە کاوە دوا کار بوو کۆتایی هات ئەو سەرکردایەتی ئێمە سەرکەوتوو بوو لە گەندەڵی لە هەرچی ناوی لێرێن بەڵام بەڕاستی شکستی یەکجاری هینە پێویستە وەکو حەکەمی لە عبا سافرە لێرەی برێ لە ڕووی وەتەنی کۆتایی هات و هەرێمی کوردستان و ئێستا بەرەو هەڵدێر دەڕە زۆر پێم سەیرە باسی دەوڵەت و هەندێک ینی مژدە دەکرێن لە بۆ دوای داعش قەت شتیوان نەبووە دەسەڵاتێک کارتەکەی خۆی لەدەست بدا ئەو جەبرێ پاشان ئەمن ئومێدتان بەمنە شتیوان نەبووە و نابی بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس دەکەم کاخادرەوەی مەسعود باسی لێەوە کە سەر ڕای ئەم دۆخی کە خەڵک ئێستا تێدا ئێستا شەندێک لایەن باز لە مەسلەی ڕیفراندۆم دەکەن یاخود پێشتر باسییانێک ئێستا دەڵێ ئەگەر لەگەڵ بەغداد نەگەینێ ڕێکەوتن پێویست ناکە ڕیفراندۆم بکەین ئەوەی دەوترێ ئەگەر لەگەڵ بەغداد نەگەینە ڕێکەوتن بگەینە ڕێکەوتن پێویست بە ڕیفراندۆم ناکات کەواتە ئەوەی کە ئەو بانگەشەی کە پێشتر کراوە بۆ ڕیفراندۆم بە ئامانجی دروستبوونی دەوڵەتی کوردی کەواتە ئەمە پروپاگەندەیەکی بەتاڵ بووە و هەموو لایەکیشمان هەستمان بەوە کردووە کە بانگەشە بۆ دەوڵەتی کوردی پرۆژەی لەگەڵدانیە و لە ڕابردووشدا بەو شێوەیە سیاست نەکراوەکە پایەکانی دروستبوونی دەوڵەتی کوردیدا بمەن ئەگەر لە ماوەی زەمەنی 25 ساڵی ڕابردوو دەسەڵاتێکی تەندروست لە ڕاستیدا هەبوایە ئێمە دەماتوانی ژێرخانێکی ئابووری بەهێزدا بنین ناوێ دەماتوانی بنیادی دامەزراوەکان بنین ئەمانە بەڵێ بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە دەڵێ ئێمە لە ڕابردوودا ئەگەر کێشەکان چارەسەر بکەین پێویست بە ڕیفراندۆم ناکە ئەمە مانای ئەوەیە کاگەر ئێمە و بەغدا بگەینە ڕێکەوتن کە ئەوەی کە بانگەشەمان بۆ دەکرد ئەمە بەلاوە دەبنین بەلاوە دەنین کەواتە ئەمە گەوجاندن بووە لەگەڵ هاوڵاتی ئەم وڵاتەدا کراوە بەڵام گەشتە ڕێکەوتنی هەرێم و بەغدا زۆر قورسە من پێم وایە ئەگەر ئەگەر بەغدا چی بە چاوپۆشی چی بە دەربڕینی ڕەزامەندی ئامادەگی ئەوە دەرنەبڕێ یا چاوپۆشینەکە یا ڕەزامەندی دەرنەبڕێ لەوەی کە ڕێژەیەکی دیاری کراو 300,000 بەرمیل یا لانی کەم 200,000 بەرمیل لە هەرێمی کوردستان لە ڕێگەی غێری سۆمەوە بڕواتە دەرەوەی وڵات بفرۆشرێ و پارەکەشی بۆ ئەشخاص بێ بەبێ ئەمە هەرێمی کوردستان ئامادەنیە ڕێکەوتن بۆ یعنی سەکە ڕێک نەکەوتنەوەی کە کۆمەڵێک بەرپرس سوودمەند لە ڕێک نەکەوتن لەگەڵ بەغداداتی نێوتێن لە سکۆ کراوەتەوە ئەو کارەکەی وەیە بەبێ گومانی خۆ ینی ئەوەی کە ڕاستە بودجە بەغدابڕی بەڵام فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ بانگەشەیەوە کرا کامە بۆ ئابووری سەربەخۆیە هەموو خەڵکی کوردستانیش بە ئابووری سەربەخۆ ڕازیە بەڵام ئەمە شکستی هێنا لە دوای ئەم شکستە و بوونی ئەم کێشەی نەوت و گاز لە نێوانی هەرێمی کوردستان و بەغدا ڕێکنەکەوتن لەسەر ئەم دۆسیەیە بە بێگومانی وابەستەی ئەوەیە کە جەنابەت وتت هۆکارەکە ئەمەیە زۆر باشە پێ دوای لە سەرتاوە بۆ ئابووری سەربەخۆی وڵاتیان و یا بۆ گیرفانی بەرپرسان بۆ ئەوەی کە ناوێت لەناو ئابووری سەربەخۆ لە سەرتاوە بۆ ئابووری سەربەخۆ نەبووە ینی بۆەوە بووە بۆ دەستە بەرکردنی ئەوە بوو کە ئەمە وەکو وەسیلەیەکی مادی بەکاربهێنرێت چۆن ینی یەک لە پایەکانی دەسەڵات ئێستا لە ڕاستیدا پای گەندەڵیە لەسەری وەستاوە ئەمە چەند جاری کەش باسمان کردووە ینی جینی داهاتی گشتی جینی داهاتی داخلی مەبەستم جینی داهاتی نەوت و داهاتەکانی دیکە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە ئەمە بەکار بهێنرێتەوە لە پێناوکرینی متمانە لە پێناوکرینی ئیرادا لە پێناو خۆ دەوڵەمەندکردن لە پێناو بەهێزکردنی پێگەی شخصی لە پێناو بەهێزکردنی پێگەی حیزبی لە پێناو زیادکردنی قەبارەی ئەم هێزە سیاسیە بۆ ئەمەیە ئەگەرنا بۆ خزمەتکردنی خەڵک نییە زۆر باش ئێستا بەرز پێ دوایە پارەی داهاتی کوردستان ینی زیاتر بۆ حیزب دەڕوە مەسەرەن ئەگەر بۆ هەردوو حیزبەکە ناڕوە بۆ یەکێتی بۆ پارتی دووچیان تێدا بەشدارین ئەگەر گەندەڵەیەکە بێ دەزیەکە بێ من ناڵێم ینی هەردووکیان یەکێتی لە دەسەڵاتدایە شەریکە لەم حکومەتە وەکو هێزە سیاسەکانی دیکەش کە بەشدارن و ئێمە جێگری سەرۆکی حکومەتمان هەیە بەڵام لە ڕاستیدا ڕوونەکە جونگەکانی دەسەڵات لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەستی بەسەرداگراوە من ناشڵم یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئاگایە لە وزەی ئەم وڵاتە نەک لە سیاسەتەکەی لە داهاتەکەشی بەڵێ بەشدار نییە
لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیش بێگومان خەڵکێکەیە کە گەندەڵی دەکات ئەمە ڕاستە ئێمە ناڵێن هەموو یەکێتیەکان فریات ڕەسن بەڵام لە جەنابیشە دەزانی و هێزە سیاسەکانی دیکەش و خەڵکی کوردستانیش دەزانێت کە ئەوەی کە سوڵتەی بەسەر دۆسیەی نەوتەوە ئەوەی دۆسیەی نەوتی لە دەستدایە دۆسیەی وزەی لە دەستدایە پارتی دیموکراتی کوردستانە. باشە زۆر باشە دو پرسیارم بۆ بەڕێستان پێشتر باستان لەوە کرد کە نمونەتان هێناوە کە بارزانانی لە کۆبوونەوەگەڵەیەک لە سەریان وچیتی پارە هەیە ئەگەر کێشەکە چارەسەر کێشەی ئێمە دەتوانین موچەی فران بەرامدا ئێستا پێ دوای پارە هەیە و نایدن بە خەڵک بێگومان پارە هەیە بەڵام نایدن بە خەڵک تاکو ڕەوشی سیاسی یاسایی نەبێتەوە کام ڕەوشە سیاسیە ئەم ڕەوشە سیاسی کە ئێستا هەیە ئەم قەیرانە سیاسی قوڵی کە ئێستا هەیە کە هۆکارەکەی پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بە معنایەکی دیکە هەتا هێز و لاەنە سیاسیەکانی هەتا هێز و بەتەکیید هەتا هێز و لاەنە سیاسیەکانی ناڕازی بە مانەوەی بەڕێز بارزانی بە نایاسایی ڕەزامەندی دەرنەبڕن بە مانەوەی بەڕێز بارزانی لەسەر کورسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە بێگومانی دۆخی دارایی باشبوون بەخۆیەوە نابینێ. من ناڵێم لە وڵاتەن بەهاینەوت دانەبەزیوە لە ئاسی گیان لە ئاسی نێودەوڵەتی من ناڵێم هیچ قەیرانێکی دارایی نییە من ناڵێم جەنگی داعش کولفە و خەرجی زۆری نەدەویست بەڵام بە بێگومانی داهاتی ئەم وڵاتە زیاترە لە موچە خۆران زیاترە لە موچە خۆران کە لەوانەیە دەرفەت نەبێ ئێمە بچینە ناو وردەکانی بە بێگومانی پارە هەیە بەڵام نادرێت لەکوێ پارەکە لە باخەڵی حیزبدا لەکوێ بەشێکی لە باخەڵی ئەحزابدایە بەشێکیش لە باخەڵی ئەشخاصدایە. سوپاس دەکەم کاک مەسعود زۆر بە کورتێک گەر بێن لا بەرزکاتمان نەماوە سەبات بۆی کە چارەسەر چێ بۆ ئەم دۆخەوە خەڵک دەبێت چی بکە لەم دۆخە کە بەڕێز دەڵی هەرێمی کوردستان بەرەو هەڵدێرەوە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین. وڵی چارەسەر زۆر باس کرایە ینی خەڵکەکی زۆر قسەی خێری کرد بەجێ کەسیان نەکرد سەدەبی لێی گەڕین تازە واز لە مساڵەحەی وەتەنی و وەلو هەندێک جوتێ بەڵام زۆر لێک دوورە بەڕای من تازاوە ناگاتە یەک ڕۆژ لە ڕۆژ خراتر دەبێت دایمەن ئەوەی یاسای شکاندیە ئەوەی معتەدیە قازانجی کردێت لە وەزعی کاتەوەی نێوبژی دەکە بەڕاستی هەڵەیە دەچی لە ساو ئاساسە نێوبژێکێکە نا دەتو دەبی نێوبژی بکەی لەسەر ئەوەی سەی نێلی معتەدی قازانج بکە بەڕاستی لە کوردستان بەوەی ویفاق دروست دەبی بەوەی تیجاهی هەر تەشجیعی لایەنی دەست درێژکار دەبێت بۆیە تازە چارەسەر نابی لێی گەڕێ با بە وەسعی هەر کەسە و تازە بەڕای من ئەوەی داوای دەکە سەرۆکی هەرێم بگۆڕدرێ و سەرۆک وەزیران بگۆڕێ و سەرۆکی پەرلەمان گۆڕلی گەڕ هیچ با نەگۆڕدرێت تازە چۆن کرایە بە ئەوە بکرێ پاشی ماوەشکە 6 مانجکە ساڵشکە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مەسعود عەبدولخالق توێژەری سیاسی کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو کاتمان نەماوێت بە کورتی شتێک من تەنادەمیست ئەوە بڵێم ڕاستە ئێمە دۆخێکی هەستیاردا تێدەپەڕین بەڵام ئەوەی تاکو ێسا ئەم ڕەوشەی ڕاگرتووە لە ڕاستیدا زیاتر فاکتەری دەرەکیەوە بەرژەوەندی زلهێزەکانە بە تایبەتی ئەمریکا و وڵاتە ئەوروپیەکان ئەگەر نە عەقڵیەتی سەرکردە بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەرز قادر ڕزگەی ئەندامی پەرلەمان کوردستان کە بەرزیان لە سەدوی سەرکی لەگەڵمان سپاس بۆ ئێوە بینەرانی بەرز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێی گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ. بوون و نەبوونی پەرلەمان لە وڵاتێکە لە هەرێمێکە لە سیستەمێکی حکومڕانیە چییە؟ یعنی بۆ نمونە پەرلەمان ئەتوانێت چی بۆ خەڵک بە شێوازێکی گشتی بکات؟ ئەنفالیان بەسەر کوردهێنا، کیمیابارانیان بەسەر کوردهێنا، مێشکی خەڵکیان پڕ کرد لە باسکردنی دیموکراسیەت، لە باسکردنی مافی مرۆڤ، لە کوردایەتی هەموو شتێکیان بە ئێمە ئەفرۆشتەوە. ئەم حیزبانەی هەرێمی کوردستان ئەوەی زۆرترین کورسی هەیە، ئەوەشی یەک کورسی هەیە. لە ئەساسە بەم دیدگایە تەماشای پەرلەمانەکەن وەک ئۆرگانێکی حیزبەکەیان. ئەم کوڵی پەرلەمان توانیوێتی چی بکە خولەکانی تر بە هەز بیان نوێ بێن توانێت بکەن؟ بتومە ئەوانەی کە شەو ڕۆژیان لە جەژنا لە بەردەم پەرلەمانە کردوتەوە و باوکو و کوڕ و کەسەکانیان چارە نووسیان دیار نییە بەڵێن بێ دەنگیان بەدەستیان بگەێنمە قورگی ئەو دەسەڵاتەوە ئەو جۆکەڕی دەسەڵات. ئەوان پەرلەمانێکیان ئەوێت وەکو ساڵۆنێک لەوێ بڕیاری چاک یاسای جوان کە بۆ بەرژەوەندی گیرفانی بەرپرسان و لە مەسلحەت و بەرژەوەندی ئەوان و حیزبەکانیان و حتا ئەتوانم بڵێم لە ناو حیزبەکانیشانە ئەشخاصێک وەچەند بنەماڵەیەک بڕیارەکان دەربکرێ و ئیتر ئاو بێن و دەست بشۆ. کەیسی شنگال کێ شنگالی تەسلیم کرد؟ کێ کوڕ و کچ و ژنی یەزیدیەکانی دا بە دەست داعشەوە 5,000 بەرن کڕین و فرۆشتنی پێوە بکەن و شەرەف و ناموسیان ئاوادەکەن؟